خی گەورە فەرمێ ونقلب أفئدتهم وأبصارهم كما لم يؤمنوا به أول مرة. فؤادیان چاویان وەرەگێڕین وەکو چۆن یەکەم جار ئیمانیان پێ نەهێنا، واتە تەرکیزیان نەکرد لەگەڵمانە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە باسمان بۆ ئەکا فەرمێ ئەهل یەمەن أرق قلوبا وألين أفئدة. خەڵکی یەمەن دڵێکی نەرمیان هەیە، بەڵام فؤادێکی تەنیکیان هەیە، ناسکیان هەیە. ئاخۆشمان پێڵین هەستی ناسکە. بۆچی ئەم هەستە ناسکە؟ چوە تا ئێستاکەنە عولەمایان ناتوانن ئەم شوێنەی مێشک کە هەرچی معلوماتە لە هەموو لاشەوە، تەنانەت لە دەموچاویشەوە، تەنانەت لە خوارەوە لە نوکی پێوە معلوماتەکان هەر هەموویکەیەت تێ ئەپەڕێ بە حەبل الوەریدا، هەر هەموویەت لە مێشکەوە، لە چاوە، لە هەستەوەرەکانەوە، لە جۆوە، لە بۆنەوە، هەر هەموویەت لە فؤادا کۆبێتەوە ئەلێرانەیە. هەتا ئێستاکەنە عولەماکان بیستە بە شوێنەکە بۆ چکە فؤاد ئەوەنە تەنکە ڕەبتی هەیە بە هەموو بەشەکانی تری مێشکەوە، ڕەبتی هەیە بە هەرچی هەستەوەرەکانیشەوەیە. سبحان الله، زۆر تەنکە. یعنی تەنانەت ئەو بەشەی مێشک کە هەست ئەبینێتەوە لە پشتەوە، بۆ یەکێسە جەڵتە لێیاڵێ بڵێ کاکتۆ هەست بەم دەسەم ناکەم، ئەو هەستەوەرەکەیە. بەڵام کە لەو سیستەمەیە کە پێوترێ فؤاد، ئینسانەکە لە هۆشەخا. یان کەسێک هەیە معلوماتێکی زۆر، خەبەرێکی زۆر ناخۆش، جەنجاڵیەکی زۆر لە قەڵەباڵغیە یەکسە لە هۆش خۆیەچێ. بۆ چکە ئیتر ئەو شەبڵانە فریا ئەوە ناکەوێ فؤاد تەصفیەیان کە معلوماتەکە ئەو نە زۆرە، ئەو نەشتەکان بەیەکەوەیە وەکو شەریکەی مۆبایلی لێدێ، بەیەک جار ئەو هەموو خەتەوە هەمووینە لە پڕێکا لۆگاوتەکە هەمووی کوژێتەوە، چکە هەمووی لێ کاتە پێویستی بە کارەبایەکی زۆرە. ئەوەش ڕەحمەتە بۆ ئینسان کە تەحەمولی شتەکان ناکابورێتەوە، بۆی دوای وردەوردە بێتەوە هۆشی خۆی، من لە شۆ بووم، چی بوو، چی ڕوویە، جا خەڵک بۆ یەژێڕێتەوە، ئەڵێ وەڵڵی زۆر سەریع بووین بەخوا لە دەستی وەرگرت، بیری لای هیچ نامێنێ. الله خی گەورە فەرمێ ونقلب أفئدتهم وأبصارهم كما لم يؤمنوا به أول مرة. فؤادیان چاویان وەرەگێڕین وەکو چۆن یەکەم جار ئیمانیان پێ نەهێنا، واتە تەرکیزیان نەکرد لەگەڵمانە. بەڵێ ولقد مكناكم فيما إن مكناكم فيه وجعلنا لكم سمعا وأبصارا وأفئدة. سيدي كخواي قبر دايما لقد جو شايهني، دايما لقد جو شاوايهني، كواتا أمانة أندامي هستورن، أندامي برياردر نين.